سلااو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوە یاجێ زین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەمە سەرەتا سەردێ ڕێگریکترین هەواڵەکان بانکێشت و هەڕەشە لە 8 چالاکی سنفی فەرهەنگیانی کوردستان دۆخی خراپی کەیوان ڕەشۆزادە بەندکراوی سیاسی مانگرتوو لە زیندانی ورمێ سۆنامی خۆکوژی لە ڕۆژهەڵاتی کوردستان و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم مانگرتنی کامیۆنداران لە ئێرانشار و دەشتیاری کوژرانی دوو شارۆمەندی بەلوچ بە تەقەیەزەکانی ڕژیم و هۆشداری چالاکانی مەدەنی لەسەر ئاماری خۆکوژی کادری دەرمان درێژەی هەواڵەکان بانکێشت و هەڕەشە لە 8 چالاکی سنفی فەرهەنگیانی کوردستان ڕۆژی یەکشەممە 9 گوڵان 1403 تاوی 8 چالاکی سنفی فەرهەنگیانی پارێزگای کوردستان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و هەڕەشەیان لێکراوە بە پێی راپۆرتی شۆڕای سنفی فەرهەنگیانی ئێران 8 ئەندامیە و ڕێکخراوە لە پارێزگای کوردستان بە ناوەکانی فەرزاد سەفی خانپور مەجید کەریمی مەحێدین کەریمی غیاس نیعمەتی سەلاح حاجی میرزایی ڕەزا تەحماسبی و عابد عەباسی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و هەڕەشەیان لێکراوە شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران لەو بارەوە ڕایگەیاندووە کە ئەو 8 چالاکە سنفیە لە کاریگەرترین ئەندامانی ئەو ڕێکخراوەیە لە ماوەی ساڵانی ڕابردوو بوون و هەموو هەوڵیان ئەوە بووە تاکو هەڵبژاردنێکی دیموکراتیک بەڕێوە ببەن دۆخی خراپی کەیوان ڕەشۆزادە بەندکراوی سیاسیمان گرتووە لە زیندانی ورمێ بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان دۆخی تەندروستی کەیوان ڕەشۆزادە بەندکراوی سیاسی مانگرتووە لە زیندانی ورمێ ناجێگیرە و پاشگواستنەوەی بۆ بەندی تاکە کەسی لەلایەن مەئمورانی ڕژیمەوە ئاشکەنجەوازار دراوە نازدار ڕۆتساز دایکی کەیوان ڕەشۆزادە کە پێنجەمین ساڵی بەندکرانی لە زیندانی ورمێدا تێپەڕ دەکات لە پەیامێکی ڤیدیۆی داوتی من دایکی کەیوان ڕەشۆزادەم کە بە 7 ساڵ و 6 مانگ زیندان سزا درراوە 5 ساڵی حکومەکەی تێپەڕاندووە بەڵام کەس گرنگی بە بارودۆخی نادات دەچمە لای دادوەر هیچ گرنگیەکی پێنادات دەچمە ئیدارەی ئیتلاعات دەڵێن ئێمە هیچ زانیاریەکمان نییە و دەستێوەردان لەم بابەتەدا ناکەین سەرۆکی زیندان و دادوەر ئاگاداری دۆخیەون بەرپرسانی زیندان لێیانداوە و پاسەوانانی زیندان هاتوون دەست و قاچیان بەستووە و لێیانداوە مل و سەر و دەستیان شکاندووە لەو کاتەوە ئاو خواردنی نەخواردووە باوکی کەیوان نەخۆشە دایکیە منداڵەش نەخۆشە بێسەرپەرشت ماینەتەوە ئێمە بێتاوانین کەس بە دەردی ئێمە نازانێت و نازانین چی بکەین سۆنامی خۆکوژی لە ڕۆژهەڵاتی کوردستان و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا بەلانی کەم 10 هاوڵاتی لەوانە 2 مێرمنداڵ لە شارە جۆراوجۆرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی هەژاری و دەستکورتی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە ڕۆژی 2 گوڵان 2 هاوڵاتی بە ناوەکانی ئانیتا ڕەحمانزادە تەمەن 14 ساڵ خەڵکی بۆکان و ئاریان نووری خەڵکی کوردەشت ڕۆژی 4 گوڵان هاوڵاتیەکی خەڵکی میاندووە و بە ناوی ئیبراهیم هەمڕاز ڕۆژی 6 گوڵان 3 هاوڵاتی بە ناوەکانی پەیمان ئەحمەدی لە مەهاباد شەهرام عەبدوڵازادە خەڵکی پیرانشار و بێهروز ڕەحیم نژاد لە دیواندەرە ڕۆژی 7 گوڵان شارۆمەندێک بە ناوی نیلوفەر شاه محەممەد نژاد تەمەن 21 ساڵ و ڕۆژی 8 گوڵان 3 هاوڵاتی بە ناوەکانی ئەمیر حسێن حسێنی خەڵکی خوڕەماوە مێهران فەلاحی خەڵکی سەقز و کیمیا خزری تەڵاب تەمەن 16 ساڵ و خەڵکی سەردەشت لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە و میدیاکانی ڕژیم هیچ هەواڵێکیان لەسەر پەرەسەندنی ئەو دیاردەیە بڵاو نەکردوێتەوە برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە ڕۆژی یەکشەممە 9 گوڵان 1403 هەتاوی کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی مێهران بەهرامی تەمەن 25 ساڵ و بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بریندار کراوە بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز مێهران بەهرامی لە کاتی کۆڵبەریدا بە فیشەکی ساچمەی پێکراوە و
لاقێکی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی سەلاحەدینی بانەکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دۆخی تەندروستی ئەو کۆڵبەرە بریندارە جێگیرە. مانگرتنی کامیۆنداران لە ئێرانشار و دەشتیاری. ڕۆژی یەکشەممە 9 گوڵان 1403 کامیۆنداران لە شارەکانی دەشتیاری و ئێرانشار لە ناڕەزایەتی بە کەمکردنەوەی پشکی سوتەمەنی مانیان گرت. لە دوو ڕۆژی ڕابردوودا کامیۆنداران لە شارەکانی عەسەلویە، تاران، ئەراک، کرمان، زاهدان، چابەهار، ئاهواز، مەشهەد، دەشتیاری، ئێرانشار و چەند شاری دیکەی ئێران لە ناڕەزایەتی بە کەمکردنەوەی پشکی سوتەمەنی، گرانی پارچەی یەدەکی ئۆتۆمبیل و کەمی کرێبار دەستیان لە کار کێشاوەتەوە. پێشتریش شۆفێرانی وانەتبار لە چەند شاری ئێران بە هەمان هۆکار مانیان گرتبوو. پشتیوانی بەندکراوانی زیندانی قزل حەسەر و چالاکانی مەدەنی لە توماج ساڵحی. ڕۆژی یەکشەممە 9 گوڵان بەندکراوانی قزل حەسەری کەرەج لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە توماج ساڵحی و هەموو بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئیعدام دەربڕی و ڕایانگەیاند کە سەپاندنی سزای ئیعدام بەسەر توماج تەنیا لووتکەی کێوی یەخی جینایەتەکانی کۆماری ئیسلامیە کە لە ئۆقیانوسە پڕ لە خوێنەدا تەنیا بە ناڕەزایەتی جەماوەری هەڵەوەشێتەوە. بەشێک لەو بەندکراوانەی ئەو بەیاننامەیان واژۆ کردووە بریتین لە زەردەشت ئەحمەدی ڕاغب، سپێهر ئیمام جومعە، لوقمان ئەمینپور، ئەحمەد ڕەزا حائزی، مەیسەم دێهبانزادە، ڕەزا سەلمانزادە، سەعید ماسووری، ڕەزا محەممەد حسێنی و سامان یاسین. لەلایەکی دیکەوە بەندکراوانی سیاسی پێشوو حەمید کاشانی، فەیزوڵڵا ئازەرنووش باوکێ میشە زیندوو، پێدرام ئازەرنووش لە گیانبەختکردووانی شۆڕشی ژینە و ڕەزا سەیدی پور معلمی خانە نشینکراوی خەڵکی کاهگولیەوە و بۆی ڕەحمەد لە 3 پەیامی ڤیدیۆییدا پشتیوانی خۆیان لە توماج ساڵحی ڕاگەیاند. لە سێدارەدانی بەندکراوێکی بەلوچ لە زیندانی گۆنبادی کابوس. بەیانی یەکشەممە 9 گوڵان حکمی ئەعدامی بەندکراوێکی بەلوچ بە ناوی مەنسوور ناڕۆیی تەمەن 36 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی گۆنبەدی کابوس جێبەجێکرا. مەنسوور ناڕۆیی خێزاندار و خەڵکی گوندی کەماڵابادی سەر بە شارستانی گالی کەش لە پارێزگای گۆڵستان بووە کە لە ساڵی 99 هەتاوی بە تۆمەتی کوشتنی بانقەست دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوو. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی مەدەنی لە زاهدان. عەلی ناروی شارۆمەندی خەڵکی زاهدان کە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و فیلمی دانپێدانانی زۆرە ملەی لە تەلەڤیزیۆن بڵاو کرابەوە لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە بە 13 ساڵ و 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. عەلی ناروی 19 خاکەلێوەی ساڵی 1402 لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی زاهدانەوە دەست بەسەر و سەبارەت بە هێرش بۆ سەر کەڵانتەری 16 زاهدان بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا. ئەو شارۆمەندە بەلوچە لە ژێر ئەشکەنجەدا ناچار بە ئەحترافی ئەجباری دژ بە خۆی کرا و ڕۆژی 18 ڕەبەندانی 1402 جا لە سەی دادگایکردنی بەڕێوەچوو. کوژرانی دوو شارۆمەندی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕەژیم. ڕۆژی یەکشەممە 9 گوڵانی 1403 هەتاوی دوو شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی کیاوەش ناڕۆیی لە ئێرانشار و مێهراب حسێنزایی لە شارستانی مێهرستان بە تەقەی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی کوژران. بە پێی راپۆرتی حاڵبەش کیاوەش ناڕۆیی لە فەلەکە ئێرانشار لەلایەن چەند چەکداری سەر بە ڕژیمەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و گیانی لە دەستاوە. هەروەها مێهراب حسێنزایی تەمەن 38 ساڵ لە نێو بازاڕی مێهرستان بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کردووە. هۆشداری چالاکانی مەدەنی لەسەر ئاماری خۆکوژی کادری دەرمان. ئاماری خۆکوژی پزیشکانی پیا و 40% و پزیشکانی ژن 130% زیادی کردووە و داتاکان دەری دەخەن کە لە چەند ساڵی ڕابردوودا ڕێژەی خۆکوژی پزیشکان 5 هێندە هەڵکشاوە. سەید محەممەد میرخانی ڕاوێژکاری کۆمەڵایەتی ڕێکخراوی نظام پزیشکی ئێران هۆشداریدا کە خێرایی خۆکوژی لە نێو پزیشکان و ڕێزیدنتەکان ڕوولا هەڵکشانە و ئەگەری هەیە لە داهاتوویەکی نزیکدا نرخی خۆکوژی پزیشکان ئێران
لە ئاماری وڵاتانی دیکە زۆرتر بێت. ئەو دۆخەی تێداین ئاکامی چەندین ساڵ بەڕێوەبەرایەتی ناکارامەیی بەرپرسانی ڕژیمە. بە پێی لێکۆڵینەوە زانستیەکانی ساڵی 1400 23% دەستیارانی پزیشکی تووشی خەمۆکی سەخت و 25% پزیشکان تووشی دڵە ڕاوکێ و 34% تووشی ئیسترس هاتوون. شناسایی 270 توشبووی نەخۆشی مالاریا لە ئێرانشار. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلووز 270 توشبووی نەخۆشی مالاریا لە شارستانی ئێرانشار لە بەلوچستان شناسایی کراون. سەرۆکی زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار ئەو هەواڵەی پژڕاست کردوێتەوە و ڕایگەیاندووە کە 270 توشبووی مالاریا لە ئێرانشار، شارۆچکە و گوندەکانی ئەو شارستانە شناسایی کراون. لەو 270 کەسە 113 کەسیان لە ڕاست شناسایی کراون و بەستەری کراون و چەند توش بوو لە چابەهار شناسایی بوون. شانی باسە کە هاتنی لافاو و نەبوونی ئیمکاناتی بێهداشتی بووەتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی زۆرتریە و نەخۆشیە و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک بە خەڵکی هێژاری بەلوچستان نادە. خۆپێشاندانی ئێرانیانی دەرەوەی وڵات بۆ پشتیوانی لە تومات ساڵحی. ڕۆژی یەکشەممە نوێی گوڵان ئێرانیانی ئازادی خواست لە وڵاتانی فەڕەنسا، کانادا، ئەمریکا، ئاڵمان، نیوزیلەند و ئۆسترالیا بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە سەپاندنی سزای ئیعدام بەسەر تومات ساڵحی و ئەگەری لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی، موجاهد کورکور و حەبیب دریس خۆپێشاندانیان کرد. بەشداربوونی ئەو چالاکیانە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. خۆپێشاندەران هەروەها ئاماژەیان بە سەرکوتی ژنانی ئازادی خوازی ئێران لەلایەن گەشتی ئەرشاد و بێدەنگی کۆمەلگای نێودەوڵەتی کرد و خوازیاری سزادانی بەرپرسانی قەزای و ئەمنیەتی ڕژیم بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە ئیدامەی ناڕازایەتی خوێندکاران لە ئەمریکا و ئوروپا. ڕۆژی یەکشەممە 9 گوڵانی 1403 هەتاوی پۆلیسی ئەمریکا، ئاڵمان و فەڕەنسا هێرشیان کردە سەر خوێندکارانی لە ئەنگری فەلەستین و چەندین کەسی دیکەیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان پۆلیسی ئەمریکا خوێندکارانی زانکۆی ئاموری لە ئەیالەتی جۆرجیا داوەتە بەرلێدان و چەندین کەسی دەست بەسەر کردووە. هەروەها لە زانکۆکانی واشنگتۆن، بۆستۆن، نیو ئۆرلیان و کالیفۆرنیای جنوبی پۆلیس دەیان خوێندکاری ڕەفاندووە و ئاماری دەست بەسەرکراوان بۆ 800 کەس بەرز بووەتەوە. لە فەڕەنسا و ئاڵمانی شێزەکانی پۆلیس بە شێوەیەکی وەحشیانە خوێندکارانی لە ئەنگری فەلەستینیان داوەتە بەرلێدان و هەوڵی تێکدانی کۆبوونەوەکەیان داوە، بەڵام خەڵکی دژبەری شەڕ پەیوەست بە خوێندکاران بوون و درێژەیان بە خۆپێشاندان داوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.